پێغەمبەر فەرمی عليه الصلاة والسلام: من كانت الدنيا همه جعل الله فقره بين عينيه وشتت عليه شمله ولم يأته من الدنيا إلا ما كتب له. ئەوەی خەمی تەنها دنیای بێ قیامەتی لەبیر چوو بێتەوە، ئەوە کاتێ بەیانیە کاتەوە فەقیری بە ناوچەوانی خۆیەوە بینێ و کاروبارەکانی پەرتەوازا بێ، نازانێ فریای کامیان بکەوێ، دەسەر بۆ ئیشێکە با نایەتە دەستێوە و هیچیشی لە دنیا بەرناکەوێ ئیلا ئەوە نەبێ کە خوای بۆی نووسیوە. بۆ چونکە خەم و پەژارە و خەفەتی ئەم کەسە تەنها دنیایە، بیری لە قیامەت نەکردوتەوە. بەڵام بە پێچەوانەوە من كانت الآخرة همه، هەر کەسێ خەمی قیامەتی هەبێ و باسێکەم کەوا کامیان شایستەترە بۆی کە ئینسان هۆڵی بێ، خەم و خەفەتەکانی دنیایە خەم و خەفەتەکانی قیامەت، ئەنجا بەراوردێ بکەین لە نێوان ئەم خەم و خەفەتانەیە. من كانت الآخرة همه، ئەوەی کەوا خەم و پەژارەکانی خۆی کۆ کرد بێتەوە لە یەک شتێکە، قیامەتەی سەرفراز بێ، لە قیامەتە براوە بێ، لە بەردەم حوزوری خوایە ڕووسپی بێ. پێغەمبەرە فەرمی عليه الصلاة والسلام: جعل الله غناه في قلبه. خوا دڵی دەوڵەمەندەکە. زۆر مهمە ئینسان لە دڵەوە دەوڵەمەند بێ، قەناعەتی بۆ بەشە هەبێ کە خوا پێی داوە. وجمع عليه شمله، کاروبارە پەرتەوازەکانی بۆ کۆ کاتەوە. خوای گەورە و میهرەبان کاری بۆ ڕێکە هێنێ. وأتته الدنيا وهي راغمة، و دنیا بە زەلیلی لەبەردەستی ئەم کابرایە دانێ. دنیا بەدوایە ڕاکە. ئێستا خەڵک بەدوای دنیایە ڕاکەن، بەڵام لە حەقیقەتە ئینسان ئەگەر واز لە دنیا بهێنێ، مەبەستمەوە نییە کە وایتر بۆ خۆ لە ماڵەوە چوار مشقیلی دابنیشیت، بەڵام ئاخرەت لە مێشکو لە دڵ و دەروون تابێ، دنیا بەدواتە ڕاکە. چکە تا تۆ یەک پارویەکت مابێ لەسەر ئەم دنیای ڕوحت ناکێشرێ، جا بە دوای دوێ دێ و پارۆنانە لار شوێنەکا بیت. ئیتر خەمی چیت هەیە؟ خوا ئەوانەی بۆ یەکلایی کردویتەوە مسۆگەری کردووە.